سڵاوی خوای گەورەتان لێبێت ڕوونکردنەوەیەک بۆ تەواوی مسلمانانی تایبەت هەرێمی کوردستان و کوردانی تاراوگە. ئەو خوشکەی لە کەناڵی NRT دەرکەوت و هەمومانی گریاند. منی ژۆکوویەوە گریام، منی ژۆکوویەوە لێرەیە دانیشت بووم، نان مەخوارد، دەسم لە نانەکە مەڵگرت و هەڵسام ڕام کرد، چوون بەدەم ئەو خوشکەوە. پەشیمان نیم چوون بەدەمیەوە، یەک نگلەی پەشیمان نیم. ئەم خوشکە تاکو ئێستا لە لای من مەبلەغی پارەی بۆ کۆکراوەتەوە، پارەکەشی لەژێر دەستی خۆمایە هەتا ئەم لەحزە. و ئێستا ئیمشەو بەڕێز کاک حەمەی حەمەسەعی بەنای ئەوانەوە هەندێک قسەکات. من تەداخلی سیاست ناکەم، من بێلایەنم، دوور لە سیاست ئەم کارە ئەەکەم، بەڵام جوابی هەموو خەڵکو و کاک حەمەی حەمەسەعی سیاست مەدارانیش ئەدەمەوە کە ئەڵێت کۆمەڵی خەڵک بە ناوی کاری خێرخوازیەوە ئەگەڕن بەشان کۆمەڵی ماڵی فەقیرە لەگەڵیان ڕێئەکەون نیوە بەنیوە. ئارازی خالیدی کۆمەڵی ڤیدۆی زۆرم هەیە، گورچیلە کۆمەڵی ڤیدۆی زۆرم هەیە، دڵ کۆمەڵی خانوم هەیە، کۆمەڵی تەوزیعاتی خواردن و ئەزر و خاو و ئەو شتانم هەیە. من لە یەک بە یەکیان پێیان ئەڵێم ئەگەر ئاسایش، پۆلیس، یاسا، قانون، دادگا هاتە ماڵتان و لێپرسینەوەی کردن و لێکۆڵینەوەی کرد، ڕاستیان پێ بڵێن. ئەگەر من داوای دینارێکم لێ کردبن و من پێوتمن نیوە بەنیوە، من پێوتمن لە 3 دینار دینارێکم بنێ، ڕوم ڕۆژکەن وەکو ئەو کراسەی بەرم لێتان بێمنەتم لە یەک بە یەکتان. هەموو ئەو کەسانەی کە من ڤیدۆم بۆ کردو، یا هەموو ئەو کەسانەی پارەیان بۆ من ناردبێت و گەشت بێتە دەستم و نەمگەیان بێتە شوێنی خۆی، قانون و یاسا سەروەرە لەسەر و هەموو بارەوەی. بەڵام تۆمەتبارم مەکەن، بەڵام پەنجەی تۆمەتم بۆ ڕامەکێشن. سیاست مەدارانی هەرێمی کوردستان، ئەگەر خۆت بە سیاست مەدار ئەزانیت، تۆ نابێت لە خۆ بەڵگەت پێ نەبێ من تۆمەتبار کرد. منیش وەکو تۆ گریام، بەڕێزت ئەڵێی هەمومانی گریان، منیش وەکو تۆ گریام. من هەڵسام چوون بەدەم ئەو ماڵەوە، ڕاستە خۆم بۆ کردوتەوە، کۆمەڵی پارەی بە کۆکراوەتەوە، پارەکەی لە لای منە. بەڵام ئەم خوشکە خانوویەک بەوتەی خۆیان لێکۆڵینەوە، زاوای، خاڵۆزای، پورزای، برای ئەو کچە هەمویان بەوتەی خۆیان لێکۆڵینەوەم کردووە. خانوویەک لە بەکرەجۆیە 60 مەترە، بە ناوی ئەم کوێستانەوەیە. ئەم خانووە هی برایەکێتی، براکەی ژنەکەی تەلاق داوە، لەبەر ئەوەی لە قانونە نیوەی بەر ژنەکەی نەکەوێت، هاتووە کردوێتی بە ناوی کوێستانەوە. ئێستا ئەو خانووە دراوە بە کرێ بە عەرەبێک ڕاست دەکات. ئەمە وتەی بنەماڵەی کوێستانخانە کە بە من وتراوە لە دوای لایڤەکە، لە دوای ڕاستەوخۆکە. بەڵێ ئێستا زانم ئێوەڵن ئەی بۆ لێکۆڵینەوە نەگەکتر ڕاستەوخۆت کرد. ئەی تۆ نەگریایت؟ ئەی هەمومانی نەگریان؟ وە لێشی پەشیمان نیم. و ئەو خانووە کە ئیسا ئاوا بۆتە باو و بۆتە باس و خواسی خەڵک، باوەڕ ناکەم من تۆ تایە بژی. ئەمە ئەم مەوزوعە. و باسی ساختە چێتیە کە ئایا ئەم ژنە بۆچی ئاس نەفرۆشێت؟ ئەم ژنە هەژار نییە، کرێکی نییە، ئاسن نافرۆشێت، دراوسەکانی هەموو شایەتیان بۆ ئەدەن، خەریکی ئاسن کۆکردنەوەیە. بە دەردەسەری ئەبێ هەمومان شانازی بۆ ژنەوەکەین، نەک تۆمەتباریکەین. بە دەردەسەری ماڵ و مناڵی بەخێوەکات. پیاوەکەی نەخۆشە، لەسەر جیایە کەوتووە، ئەم شەو هێنایەنە تۆ ماڵۆدایان ناوە، لەسەر ئەو عەرزە ڕوتە بە جیان هێش. خۆم چوم سیستەمێکم بۆ برد و بۆم دانا. خۆشی سەرەتانێتی ئەو ژنە، بۆ ئاگاداری هەموو لایەک خۆشی سەرەتانێتی. من تەداخلی کەناڵی NRT و سیاست و ئەو شتانە ناکەم، من بێلایەنم. بەڵام وەکو جوابدانەوەی خۆم پێتان ئەڵێم، هەموو ئەو کەسانەی بانگەوازم بۆ کردوون. ئەم برادەرە کە ئەڵێ کۆمەڵی خەڵک بە ناوی کاری خێرخوازی و ئەگەڕن کۆمەڵی ماڵی فەقیر ئەدۆزنەوە، پێیان ئەڵێن نیوە بە نیوە. من بە ئێوە ئەڵێم، بە یاسا ئەڵێم، بە قانون ئەڵێم، بە ئاسایش ئەڵێم، بە پۆلیس ئەڵێم، یاسا سەروەرە، ملم لە موبارێکترێکە. ئەگەر داوای دینارێکم لە ماڵێک کرد بێت، وتی بێتم نیوە بە نیوە، یان لە 3 دینار دینارێکم بنێ، یان با سوودبەند بم لەم کارەی ئەیکەم، ملم لە موبارێکترێکە. من چەند ساڵە لە دەرەوەی وڵات ئەژیم، لە ئەڵمانیا ئەژیم، هەمی 5-12 گەڕامەتەوە ناو هەرێمی کوردستان، پێشەوەی بگەڕێمەوە لەوێ بانگەوازمە کرد، دواتر گەڕامەتەوە ئێرە بانگەوازم کردووە. سپاس بۆ پەروەردگار، سپاس بۆ خوای گەورە، کۆمەڵێک کار و چالاکی جوانم هەیە، شانازیشی پێوەکەم، هەتا بەڕەحزینێ بم شانازی بەکاری خۆمەوەکەم. هەچ کەسێکیش بەڵگەیەک مسەمسەکێکی لەسەر ئارازی خالیدی هەیە، چۆن عەقد و چۆن ئەم شتانەی ئەم ئافرەتەدان بڵاو کردو، ئەوەی منیش بڵاوکەنم. هەموو ئەو کەسانەی بانگەوازم بۆ کردو، هەموو ئەو کەسانەی کە چووم ڤیدۆم بۆ کردووە، ئارازی خالیدی داوای دینارێکی لێ کردبن، پێم وتبن نیوە بە نیوە، پێم وتبن لە 3 دینار دینارێکم بنێ، پێم وتبن با من سوودبەند بم لەم کارە ئەیکەم، ملم لە موبارێکترێک.
بەخوای گەورەتان نەسپێرم حەزم کەم ڕوونکردنەوە بدەم ڕوونکردنەوەم نەئەدا جوابی کەسم نەئەداوە بەڵام کۆمەڵە تەلەفۆنی زۆرم بۆ هاوتیان بەڕێز کاک حەمەی حەمەسەعی شتێکی وای وتووە تۆش ئەبێت جواب دەیتەوە ئەگەر جواب نەدەیتەوە کات تۆمەتباریت ملم لە موبارەکرێکە یاسا سەروەرە ئەگەر بەڵگە و سەمسەکتان لەسەر ئارازی خالیدی هەیە فەرموو من لە خزمەتانام و بچووکیتانەکەم بەڵام من مەخەنە ناو سیاست تکاتان لێ یەکەم مەمخەنە ناو سیاست دوورم لە سیاست بێلایەنم لەگەڵ هیچ لایەکتانان نیم ئەمەش دەربێنن لەگەڵ هیچ لایەکتانان نیم هەرێک دەری بێنن چونکو ئیمانم بە سیاست نییە و ناژڵم خراپن بەخواتان سپێرم